ئەمن پێم وایە تەوتە ئەو بەرنامەی ترۆری کاک موسا بابەخانی دەمێک کە داڕێژراوە بۆیە ناتوانێت ڕاستەوخۆ پەیوەندی هەبێ بەڵام ئەوە بێ ئەخلاقی سیاسی کۆماری ئیسلامی نیشان دەدا هاوکات کە دەگەڵ وەفتێکی ڕسمی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ دەست بەکاربوونی ڕێیس جەمهوری ئەم وڵاتە میوانی ئەو وڵاتە بێ هاوکات لە وڵاتی وی لە پایتەختی هەرێمی کوردستان تێکۆشەرێکی سیاسی کورد ترۆر دەکرێت ئەوە نیشانەی بێ ئەخلاقی سیاسی حکوومەتی ئێرانە نیشانەی بێ مەسئولیەتەیە نیشانەی بێ پرنسپێ بووە ئەمن پێم وایە لەباری سیاسیەوە ئەو تەسیرە منفێ هەیە کە بەداخەوە هاوکات کرد لەگەڵ ئەوەی هەیئەتی هەرێمی کوردستان دەچێت بۆ ئێران بەڵام کەوتەکانی خۆی و پیلانەکانی خۆی لە هەرێمی کوردستان دەزڕا ناگرێ و هەروە بەڕێوایان دەبات بە هەر سوورەتەوان شاندی هەرێمیان بە ڕسمی وەرگرت بەڵام ڕەفتاریان وەو ئەمەلە تروریستیان لە هەرێمی کوردستان و لە هەولێر لە پایتەختی هەرێمیستان نیشانەی بێڕێزیە بە شاندێکی ڕسمی ئەو هەرێم و وڵاتە کە دەچێتە ئێرە بە هەر سوورەت ئەو پرسیارە دەبێت لە جەنابیان بکرێ بەڵام بە هەر سوورەت مەسئولێکی سیاسی بە لە بەرچاوکردنی هەلومەرجەکە بۆ خۆی لێدواندا و خۆشی لێ مەسئولە بە هەر سوورەت سەرۆکاتی هەرێمی کوردستان بۆ خۆی مەسئولە و ئەم پرسیارە دەبێت لەوان بکرێ ئێمە لەگەڵەوان پەیوەندێکی وامان نیە تا پرسیار بکەین ئەرێ بۆ لەو پەیوەندێدا ڕوونکرەیەکوونەداوە ئەمە پرسیارێکە کە لە جوابەکەی لە لای ئەوانە زۆر تەبیعیە وەختێک دوژمنەکەمان پیلانێکی ئاوە دادەڕژێ ئەمڕۆ لە حزبی دموکراتە سبحینێ لە یەکێک لە هێزەکانی کێ دووسپەی لە تێکۆشەریشکێ و ئەوە بە شکلی جۆرا و جۆر لە وەختی جۆرا و جۆردا بووە تەبیعیە هێزە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دەبێ بیر لە ئەوە بکەنەوە و ڕێکاریی بۆ دابنێن و ببێت بە زەمینەی وەحدەت و هەماهەنگی و هاوکاری زیاتر دەگەڵ یەکتر بۆ خۆمان دەزانین سیاسەتی کۆماری ئیسلامی لە منتەقەدا دەسوەردانە لە ئەفغانستانەوە کە دێی تا دێ وڵاتانی عەرەبی و ئەوە دێ عێراق دێ سووریە یەمەن لوبنان ئەوانە هەموو دەستی کۆماری ئیسلامی بە وازحی دیارە بۆیە زۆر تەبیعیە مادام ئەم وڵاتە ئەم حکوومەتە لەو وڵاتانە دەستی ئاوەڵ هەیە بەتایبەت لە عێراق سروشتیە لێرە ئەواملی هەبێ کەسی هەبێ دەسیسەی هەبێ ئەم حرەکەتانە هەروە لەخۆ ناکرێ مەجبورە دەبێت زەمینە و بەستەری بۆ بڕاخسێ دەبێت ئەوامل و هاوکاری بۆ پەیدا بکرێت کە لەو ترۆرەدا هەردوو لەوانە بە وازحی دیارە هەم زەمینە و بەستەرەکە هەیە و هەم هاوکارەکەشی دیارە و وابزانم ئاسایشی هەرێمی کوردستانیش لەو پەیوەندێدا سەرەداوی بەدەستەوەیە